باخچەیەکی ناسراو لە سەرانسەری جیهان بە جوانی و قەشەنگی کە ئێستا ناوەکەی هاوتایە لەگەڵ شانشینێکی دەوڵەمەندی دێرین. دەوترێت ئەو ئەنیمەیشنە نزیکترین فیلمە کە تا ئێستا لە ناو باخچە هەڵواسراوەکانی بابلدا کرابێت کە دەیزاین کراوە لەلایەن زانستی کۆمپیوتەر لە زانکۆی نۆرثەمپتن لەسەر بچینەی توێژینەوەکانی زیاتر لە 20 ساڵ. ئەوە نە خەیاڵی هونەرمەندێکە و نە لە خەیاڵی هونەرمەندێکەوە هاتووە، ئەوە لە پسپۆری شوێنەوارناسیەوە دێت بە جۆرەی ئەو بەڵگانەی کە هەن. باخچە هەڵواسراوەکانی بابل لەلایەن نەبوخوزر نەسر بنیانراوە، فەرمانڕەوای ئیمپراتۆریەتی نوێی بابل لە دەوروبەری ساڵانی 600 پێشزاین. هەروەها بە خەتی یۆنانی کۆن باز لەو باخچەیە دەکرێت و یەکێکە لە 7 سەرسوورهێنەرەکانی جیهان. ئەمەش ئاماژەیە بەوەی کە ئەوان سەدان ساڵ ژیاون. لە مێژوودا هاتووە کە ئەوان وابیریان کردوتەوە شاری دێرینی بابل لە باشووری شاری بەغدا بوو بێت. بەڵام هەندێک لە شارەزایان ئێستا باوەڕیان وایە شوێنی دیاریکراوی ئەوان ئەو شوێنی ئێستا بوو بێت کە دەکەوێتە ناوچەی نینەوە لە دەوروبەری شاری مووسڵ. ئێمە بە تەواوی نازانین شوێنەکە کوێ بووە. من وا بووی دەچم کە ئەمە شوێنەکە بێت کە ئیستا هەیە. زۆر شت هەیە لە سەرچینەکاندا کە بە خەتی ئاشووری لەسەری نووسراوە. ئێمە نازانین بەخچەکە تا چەند لە دوای یەک بەردەوام بووە. مووسڵ و زۆربەی ناوچەکانی دەوروبەری کاولکران لە کاتی شەڕەکانی دژ بە چەکدارانی داعشدا. هاوکاریەکان لەلایەن ڕێکخراوە خێرخوازیەکان وەک ڕێکخراوی ئامار کە ئاماجی بنیادنانەوەی ئەو کۆمەڵگایانەیە کە بەهۆی جەنگەوە وێران بوون، مێژووناسان دەخوازن لەسەر بنەمای توێژینەوە بەرایەکان بنیاد بنرێنەوە. ئەوە شتێکی باشە. ئێمە هەوڵ دەدەین جەخت لەسەر ئەو کاریگەریە کۆمەڵایەتیانە بکەینەوە کە هەن کەوا بکات پەیوەندیەک دروست بێت لەگەڵ ڕابردوودا. خەڵک لەگەڵ ئەو پەیوەندیە دابڕاون بەهۆی زۆری ئەو جەنگانەوەی کە هەیە. ئەمەش دڵخۆشکار نییە. ئایا ڕۆژێک دێت ڕاستی ئەو گریمانانەی جیهان لەسەر ئەو باخچەیە بدۆزرێنەوە؟ لە ڕاستیدا من وا بیر ناکەمەوە کە لە ئیستادا گونجاو بێت بۆ دۆزینەوەی باخچەکە. ئێمە هەندێک شوێنەواری زۆر باشمان هەیە کە ئامرازێکن بۆ یارمەتیدانمان، بەڵام خەڵق بەردەکان دەچن و لە خانۆکانیان دایەندنێن، بۆیە هەر شتێک بەربوو بێت لێرە پێشتر دزراون. سەرڕای ئەوەش هیوایەکەیە کە پرۆژەکە هاوکاری بوژانەوەی باخچەکە بکات بۆ نرخاندن و دەوڵەمەندکردنی کلتور و کەلەپوری عراقی.